ئەمە دوایین ئامادەکاری تیپی تۆپیانی هەولێرە بۆ یاری بەرامبەر ئەمانەی بەغداد لە یاریەکانی هەفتەی حەفدەی خولی ئەستێرەکانی عێراق. تیپەکە لەسەر یاریگای یانەی برایەتی دوایین مەشقی خۆی ئەنجامدا بەهۆی ئەوەی چیمەنی یاریگای خۆی بێکەڵک بووە. هەولێر بۆ ئەم یاریە تەواو یاریزانەکانی ئامادەن، کێشەی پێکان و کارتەکانی نییە. هەریەکە لە ئەحمەد مەکەنزی و یاسین سامیش لە پێکان گەڕاونەتەوە. بە دڵنیاییەوە ئامادەکاریمان باشە بۆ ئەم یاریە. یاریەکە گرینگە لە یاریگای خۆمانە، بە تایبەت دوای دوو یاری لە دەرەوە لەگەڵ کەربەلا و نەجەف. تیپەکە ئاستێکی باشی نیشاندا لە نێو دوو کەوانە دەڵێم 6 خاڵمان بەدەستێنا، بەڵام سوپاس بخوا کەوا بە 4 خاڵەوە گەڕاینەوە. هیوادارم لەم یاریە 3 خاڵ بەدەست بێنین. هەموو یاریزانەکان ئامادەن. ئەم کاتە پێویست بوو بۆ پشووەرگتن کارمانە سەر لایانی دەرونی و جەستەی یاریزانان کردووە. یاریگاکەمان کاریگەری خراپی لەسەر ئەنجامەکان هەبووە. ئێمە کە دەچینە دەرەوە بە ئاست و ئەنجامیش باشترین، چونکە یاریزانەکانمان باشن و حەز دەکەن بە تۆپەوە یاری بکەن. ئێمە ئامادەکاریەکی تەواومان کردووە، ئینشاءڵڵا سبەی بتوانین 3 خاڵ بەدەست بێنین. وەکو دەبینن یاریەکانی پێشترش بەباشی بەڕێوە چوو، هەموو یاریزانەکان ئاسێکی باشیان پێشکەش کرد و ئینشاءڵڵا بتوانین بینە ڕیزبەندەکانی پێشەوە زیاتر. ئێستا باشترم، هێشتا هەر پێکانێکی خەفیف لە لاقمدا هەیە، بەڵام ئینشاءڵڵا بەرەو باشبوون دەچم. تیپەکەمان زۆر باش بووە لە ڕووی ئەداوە، دووگەمێ زۆر باش تۆپیان دەکەین. لەگەر هاتنیم دەڕبی نوێ ئەتوان بڵێم گۆڕانکاری لە ئاسمان کراوە و دەمانەیە و گەمێش ینی 3 نقطەی یاریەکە بەس بین وەبی وەسەکەین لە بۆ سەوی ڕزبەندی. ئەوی زیاد دەکاتەوە یاریەکە لە بەردەم هەندەرانی خۆمانە. هیوادارم زۆرترین هەندەر ئامادە بێتن. یاریەکەەوە بڕیارە ڕۆژی پێنجشەممە و لە کاتژمێر 5 ئێوارە لەسەر یاریگای فرانسۆ هەریری بەڕێوە بچێت. هەولێر لە 15 یاری خاوەنی 7 خاڵە و لە خانەی 12 ڕیزبەندیە. ئەمانی بەغدادیش بە هەمان ڕێژە یاری تەنها 12 خاڵی هەیە و لە خانەی پێش کۆتاییە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.